بینەرین بەڕێز ئەف دەمە هەوە باش ئەس نەزیر کادانی جارێک دنهاتی نەفدیدارەوەین بەڕێز بوو پێشکەشکردنا حەلەقەیەکا دیش بەرنامەیە بە کوردی ئەف جارەژی دی بەحسا مژارەکە گرنگکەین ئەو ژی مژارە چەمکێ نیاز پاکیە و دەرهاوێشتێن وێ ڕۆژگار و ئەزمونین ژیانێ پشتڕاست کردیە و هەرچەندە نیاز پاکی ساڵوخەتێکی جوان و باڵایە بەلێ gelek car jî heye ku zarar û ziyanên zor gihandiye tak û civakî. Çunku eger çemkê niyaz pakiyê li dem û cihê xwe da nehête kirin, et wî demî da renge bibîte egera wê çendê ku mirovî bawerî ib xwe nemînîtin, bawerî bûn ib xwe dest bidetin û delîve û destkeftiyan jî il dest bidetin. Ev mijara dibîte mijara bernamê bi Kurdî û çend pirsyarekên dîtirên giring ku sebaret vî babeteyî arasteyî cenabê mamostayî bikeyn. Navê xwe navê we xêrat neke gerem cenabê mamostayî dikin zor bixêr mamostayî. Selam Mecbî, spas dikim. Mamostayî berîs çemkê niyaz pakijiyê an ku niyet pakijî û derencamên wê bûçî em van katûsatane da di vî babeteyî wirjînîn. Balê bi navê xwe bexşindê mêhreban etwanîn biڵێن hokarekan duan yasiyan bin bi lay kemەوە. Yekîşian ew ye ke berastî wekû hevalekî pêxember dirûdî xwe li ser eger li rûy aynîyê temaşay em navnîşane bikeyn wekû Hudeyfeyê kurî Yeman که هەوڵێکی پێغەمبەرە دەڵێ كان الناس يسألون رسول الله صلى الله عليه وسلم عن الخير وكنت أسأله عن الشر مخافة أن يدركني همو أما بكردي ئەڵێن حودەیفەی کوڕی یەمان کە هاوڵی پێغەمبەر بووە دەڵێ خەڵکی لە کاتێکدا لە حوزوری پێغەمبەرە داوای هەواڵی خۆشیان لێ کرد و هەواڵی خێریان لێ ئەپرسی من هەواڵی شەڕم لێ ئەپرسی ئەموت خراپەر چۆنە و دنیا چۆنە بێ و چ خراپەیەک لە ڕێمانە لە ترسی ئەوەی نەبادا بێتە ڕێگەم و من نەتوانم ڕوبەڕووی ببمەوە اینجا ئێمەش لە ڕاستیدا ئەم سەردەما سەردەمی خێر و شەڕە بەس لە ڕاستیدا لە ڕووی تاک لە ڕووی کۆمەلگا لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەموو ئەمانە ئەتوانی بڵێ سەردەمەکە سەردەمێکە ینی خراپەکاران بەهۆی ئەو بارودۆخی ئێستا لە دنیادا هەیە و ئەو تەکنەلۆژیای هەیە خراپ بەکاری دێنن سەرنجام ئەو نیازپاچی من و تۆ هەمانە ئەو نیازپاچیە زەحمەتە بێ خاڵی دووەمیان بریتە لەوەی کە ئێمە ئەتوانین بڵین یعنی لە زۆر بوارەکانی ژیانە کۆمەڵگەی کوردەواری نیازپاکی بە شێوەیەکی ڕەها زەرری لێداوە تۆ بڕوانە بواری کۆمەڵایەتی بەم ڕۆژگارە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەر بەلای کەمەوە چەند دەبینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە فلان لەگەڵ فلان ئەویدی هەڵخەڵەتان ئەویدی وا بوو ئەویتی وێنەی ئەوی گر ئەوی تر ئەمە هەموو چییە هەموو قوربانیەکان نیازپاچیان هەبووە وایان زانیوە خەڵکیش وەک ئەوانە وانە بووە لە ڕووی ئابووری تەماشا کە ئەم وڵاتەی ئێمە لە تاک و لە کۆی بە بەردەوامی دەڵێن دەفتەر و 10 و 15 و 20 دەفتەر و 50 دەفتەر ئەوە تەوقیعی کرد بۆ فلانە کەس و بەبێ هیچ وەرەقەیەک و کابرا بردی و بەڵەندەرەکە هەڵات و ڕۆی لە ڕووی سیاسیشەوە تەماشاکە ئێمە و بەغدا چەندین جار باسی سەد و چلمان کردووە باسی ئەنجومەنی چۆن دەڵێ ئەوەی کە لە پاڵ ئەنجومەنی نوێنەرانە پێویستە ئێمە ئەنجومەنێکی ترمان هەبێ وەکو پیران زۆر شتی ترمان وتوە هەموو 4 ساڵ جارێ بگەڕێرەوە بۆ گشت ئەو بەڵێنانەی لە نێوان ئێمە و بەغدا بووە نیازپاچیەکەمان بە خراپ وەڵام دراوەتەوە کەواتەمە ئەم سەردەما باش بەم بەرنامەی ببێتن مامۆستا کە وێنەیەک جوانی پێشچاوێمێ دیار بیتن پێویستە ئەم پێناساوی تشتی دروستەهی بزانین ئەری پێناسا نیاز پاقژیە نیەت پاقژیە چ تشتە باشە دەڵێن پێچەوانەکەی نیازپاکی چییە ئەوەیە کە بەڕاستی بەرامبەرەکەت تۆ سێقەی پێەکەی تۆ متمانەی پێەکەی بەبێ سنوور ینی ئەم نیازپاچیە مشکلەکەی ئەوەیە گرفتەکە و ئاریشەکەی نیازپاکی ئەوەیە تۆ وەکو بڵێ 100% بە نیازپاکیەکەی خۆت باوەڕێکی وات هەیە کە بەرامبەرەکەشت وەکو خۆتە کەواتە لە ڕووی پێناسەکردنەوە لە ڕووی وەسفکردنەوە زۆر جاوتراوە دەڵێن ڕەنگە هەر نیازپاکی بێ خەڵکی بۆ دۆزەخ بردبێ بۆچی چووکە ئەو کەسە بە نیازی پاکەوە بەڵام بەرامبەرەکەی زۆر کەسێکی دڕندە بووە ئەو نیازپاکی خۆستۆتەوە زیانی پێگەیاند و هەر ئەمەیە کە دەڵێن زۆر جار نیازپاکی ئەنجامی خراپی هەبووە ئەنجامی خراپی لێکەوتۆتەوە ڕووداوەکانیش کە ئەیبینی هەروە ئەڵێن جارێکی تریش ئەوەیە هۆکاری ئەمە چییە هۆکارەکەی یەکەم وەرنەگرتنی عیبرەتە چونکە ئێمە گە تەماشاکەین لە کۆمەڵگەی خۆمانە بڕوانینەوە شەی عیبرەت داعاقل لە ڕوانگەی قورئان و تەماشاکەی إن في ذلك لعبرة لأولي الألباب لأولي الأبصار لأولي الألباب كواتا عقل چاو هەموو ئەمانە ئەگەر نەخرێتە کار عیبرەت وەرناگرین عیبرەتش کەی من و تو ئەتوانین بڵێن عیبرەتمان وەرگرتووە کەی عبورمان کردبێ ئەو مەرحەلەیەمان تێپەڕاند بێ کۆمەڵگەی ئێمە تاک و کۆی
مادام بە بەردەوامی دەکەوێتەوە بە نیازپاچی بۆ ناو نەفسی گرفت و هەمان گرفت کەواتە هێشتا عبوری نەکردووە. اینجا ئەزممویشی دیارە کەمە لە هەمان کاتیشدا شێوازی بیرکردنەوەمان دیارە شێوازێکی چۆن زۆر جار دەگوترێ ینی شێوازی بیرکردنەوەی تاکی کورد شێوازێکی وەسفگەراییە نەک شیکاری. ینی لەبەر ئەوە ئەمانە هەمووی پێمانەڵێ کە ئێمە نیازپاکی بەتەنها بەس نییە بۆ ئەوەی بگەین بە ئەمە باشەگەر تشتێک سروشتی مرووی بوو ناخی مرۆڤیدا هەبوو یعنی ممکنە برووی تشتی بشێت بگۆڕیت گۆڕانکاری بسەرداوی لێرەیە ئەوە دێتەوە ینی ڕەنگە بڵێ ینی ئایا مەسەلە مرۆڤ چاکە چی بکە ینی مرۆڤەکە خۆی چاکە باشە ئەمڕێک مەبەستە من ئەوێ ماڵستا ئەگەر ئەم بەحسا چاکی و چاکیە بکەین مرۆڤێت چاک بکەست ئەوی دەمەیدا جوداهیت ناوبەرە نیازپاکی و چاکی و چاکبوونی چ تشت ڕاستە دەڵێن نیازپاکی متمانە پێدانی یەکێکە بەوی تر لە یەکلایەنە یەکلایەنە دڵنیانیت بەرامبەرەکە دوایە ئەم نیازپاکیە لە نێو یەک خێزانێکە ڕەنگە لە باوکو و کوڕ و کچ و هاوسەرەکان و هاوژینەکان شتێکی باشە بەس لەگەڵ دەرەوە زەحمەتە ئەمە بۆیە دەڵێن ینی ئەوەی کە پێچەوانی نیازپاکیەکەی ئەوەیە کە تۆ ینی یەکلایەنە متمانە بە بەرامبەر بکەیت لە کاتێکا چاکبوون کە بەڵام فڵانە کەس مرۆڤێکی چاکە عەقلی خۆی بەکاردێنێ حکمت بەکاردێنێ زەبتی عاتیفەی خۆی کردووە ئەنجا ئەتوانی بڵێ بە شێوازێکی ژیرانە مامەڵە ئەکە اینجا لێرەیە کوردەواری جوان ئەم دووشتەی لێک جا کردوێتەوە یعنی تۆ سێری پەندی کوردەواری بکە تێتەگەیەنێ کە چاکبوون چییە و نیازپاکی و خۆشباوەڕی چییە ئەوەیە کە دەڵێ ئەگەر یەک جار تۆ منت خەڵەتاند ئەگەر لێ خوا بتگرێ ئەگەر دوو جار منت خەڵەتاند ئەو کاتە لێرە ئەمە لە چۆ دێ ینی لەوە هاتووە کە جاری دووەم بۆچی جاری دوم خەتای خۆمە وانی ئەگە یەک جا منت خەڵەتان پێغەمبەری هەیە سەڵ بیشتن لا يلدغ المؤمن جحر واحد مرة ڕاستە ئەنجا ئێمە لەگەڵ کەسێکا دین شەریکە بین وەکو چۆن دەڵێ لە بواری ئابووری لە بواری چۆن دەڵێ سیاسی کورد پەندی هەبووە پێشتر ئەڵێ برامان برایی چی سەمان جیایی ڕاست ئێمە براییەکین بەڵام لەو بوارانەدا دەبێت شتەکان بنووسینەوە هەن لە بیتە خی گەورە درێژترین ئاەتی لە قورئانە ئاەتی قەرزە ئەڵێ فەکتوبوه إلى أجل مسمى کورد زۆر جارڵێ پێویست ناکە ناینووسین ناینووسی ئەوە تا دەر و جیران و هەرچی هەیە هەموو پاری کوردەبە ئەگەر بچینێت جیهانە عارف و خودێنیاسان دەمامۆستا ئەم دێ چەوە فێر بین و ئەم بکارین خۆل چەمکێ نیازپاقژیێ ڕزگار بکەین و هێشتا هوشیارتر بین گەل بارودۆخیژیان جوانە هەر ئەوەیەکەوە باست کرد لە ڕوانگەی ئاەتەوە تەماشایکن خدای گەورە فەرموویەتی اینجا ئەکم فاسقون بنەبەئین فتەبەین و ئەم تەبەینە زۆر گرنگە ئەم سەردەمە هی ئەوە نییە قەدیمی شەروا بووە بەڵام ئەم سەردەمە زیاتر لەبەرەوەی ڕێگاکان زۆر بووە فرۆفێڵ زۆر بووە ئەبێ ئەم ئاەتە بەردەوام لەبەر چاوی ئێمەی تاکی کورد بێ بە تەواوەتی بۆ ئەوەی کەوا دەر و دراوسێ و دوژمن هەڵمان نەخەڵەتێنن خی گەورە فەرمێ فتەبەین و تەبەیون بکەن بیری لێ بکەنەوە شی بکەنەوە ڕوونی بکەنەوە بزان ئەم قسەیە ڕاستە ڕاست نییە چونکە ئێمە بەڕاستی چەندین کوشتن و شەڕ و ئاژاوی نێو کۆمەڵگەی کوردەواری لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی سیاسی لە ڕوانگەی ڕەچاونەکردنی ئەم ئاەتەوە هاتەوە ئەو فەرمودەی کە پێغەمبەر درودی و خوای لەسەر باست کرد هەر ئەوەیە کە پێغەمبەر درودی و خوای لەسەر فەرمووی لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين ناکرێت لە هەمان کونەوە ئەگەر باوەڕدار بێ نابێت جارێک دوو جار دەستکە بە هەمان کوندا چونکە مار پێوەی دەدا و مار دەیگەزێ کەواتە هەر کاتێک ئێمە دوو جار هاتووە ئەم فەرمودەیە بێ ڕەنگە ئێمە سوودمان لەو فەرمودەیە وەرگرت پێکاڵین ئەگەر جارێ مرد خەڵەتاند و ئەگەر دوو جار ڕەنگە هەر ئەو مانایە ببەخشێ ئێمە کە تەماشای هاوڵەکانی پێغەمبەر بکەین وەکو ئیمامی عەلی دەفەرموێ الحەزم سوء الظن الحەزم سوء الظن بە کوردی یعنی تۆ گەبتەوێ کەسێکی چۆن دەڵێ بڕیارەکانت دروست بێ و حازم بی و یەکلاکەرەوە بی ئەبێ بەدگومانیت هەبێ بەدگومانی جەبزانە بەرامبەرەکانی ئێمە بەم کەلتورە ئیشەکەن گەچتۆ بۆ لای ئیبن عەباس ئامۆزای پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووە من حەسن ئەو من كثرت من حسن ظنه كثرت ندامته بە کوردی هەر کەسێ هەمیشە گومانی باش بێ بە بەرامبەر هەمیشە گومانی باش بێ بە بەرامبەر و بە هەموو کەس هەمیشە گومانی باش بێ ئەوە چۆن دەڵێ پەشیمانی لە دوایە پەشیمانی زۆری لە دوایە لەبەرەوە کە تەماشاکەی ئەگەر جارێتری بێتۆ لای ئیمامی عومەر قسەی زۆرە لەسەر ئەمە کە نابێ هەندێک کەسیش بەڕواڵەتێکی ئاینی
نیازپاکیمان پێ نیشاندا و ئێمەش هەڵبخەڵەتێن پێی وەکوچی ئەگە بڕوانیتە تەفسیری ئیبن کەثیر بڕوانیتە تەفسیری ئیمامی مەراغی بڕوانیتە تەفسیری عفوا إحياء علوم دين غزالي شرح ابن عابدين ليرة إمام عمر قسيكي هي الله لست بالخب ولا الخب يخدعني من كسيكي في الباز نيم نياس باكي خلق بخوزمو كانش ناتوانن فعلا خلتين كواتي ما به أجا بقصي علي أكي الحزم سوء الظن أجا بقصي عمركي أو جواله هروها إمام عمر لنيو بازار كسيكي ديوا يقدن كخرماي في أبوه هر هواري كردوا أم دن كخرماي هيك من کەسێکم نیاز پاکم دەستم پاکە نامەوێ حرام بخۆم ئیمامی عومەر زانی ئەم جۆرە کەسە خەڵک خەڵەخەڵەتێنن ئەو لای ئێمە بیاڵین ئەم کەسە وەلی خوایە لە کاتێکە ئیمامی عومەر چی بەم جۆرە کەسە وتوێتی كلها وأرحنا من صوتك يا صاحب الورع الكاذب بكردي دەڵێ کاکە بیخۆ لەو دەنگە ناخۆشەت ڕزگارمانکە ئەی خاوەنی تەقوا و باوەڕداری درۆ ئەمە ئەزانێ کەچی ئێمە بڕوان ئێمە بەعکسەوە ئێمە بووینە ئەمان کەسێکی زۆر باشە و کەسێکی وە یا ئێمە کەسێکە بینین لە نوێژایە لە مزگەوتە لە شوێنێکە سەری خۆی ئاوا کەس کردەوە بەم شێوازە ئەڵین وەڵا کەسێکی باشە کەچی ئیمامی عومەر بەو جوو کەسەی وتووە لا تمت علينا دیننا ئەماتەکە الله خوا بتکوژێ دینەکەمان مەکوژە ئەو سەرشۆڕیە چیە کردوتە الخشوع خشوع في القلب وليس في الرأس في الرقاب وتوێتی خشوع بۆ خوا ئەوە نییە کە تۆ سەری خۆت شۆڕکەی خشوع بێ لە ناو دڵابێ یا مەسەرەن کەسێکی دیوە بەڕێگایە ئەڕوا بە نەوعێکە ڕوا خەڵک هەڵەخەڵەتێنێ نیازپاکی خەڵک هەڵەخەڵەتێنێ کەمە پیاوێکی باشە کاکە بۆ ئاوە زۆر بە خاوی ئەڕۆی ئەڵێ خوای گەورە فەرمیێتی وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا ئەڵێ کاکە وە نابێت تۆ دیارە نەخۆشی ئەو بۆی ئاواڕۆی ئەم شتەوە نابێ لەبەرەوەمانە هەمووی مەبەستم ئەوەیە ئێمەی کورد کە مسلمانین و باوەڕدارین ئەبێت تەماشاکەین ئەوە خوددا وای فەرموو ئەوە پێغەمبەر وای فەرموو ئەوە عومەر وای فەرموو ئەوە عەلی وای فەرموو ئیبن عەباس وای فەرموو کەواتە بێت لەوان دینەکە وەرگرین ئێمەش فێر بین نیاز پاک نەبین بەرامبەر بە هەموو کەس باش بین چاک بین بەڵام نابێ لە یەکلایەنە نیاز پاک بین یەکلایەنە بڕوادار و خۆش باوەڕ بین ئەوە جانۆبێتت بێژیتن تنی مەبەستەتە لەسەر ئاستێ تاکی و جڤاکیان سەر ناوەندین سیاسی هەمووی باربەستە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەڵگە لەسەر ئاستی سیاسی ئەبینی هەموو هەڵخەڵەتانەکانی ئێمە لە نیازپاکی خۆمانەوە بووە بەو ڕواڵەتانە هەڵخەڵەتاوین بەێ باشە مەبسادە ئەم بچین بەحسا ژێدەرین دیروکی بکەین ئەرێ ژێدەرین دیروکی چاوە بەحس الباشیان ملەتی کورد کردە کاملەتی کورد چ شێوازەک هەبووە ئێمە لە ڕابردوو جۆرێک بووینە ئێستا جۆرێکی تری ڕابردوومان بە شێوازێک بۆ هەموو کەس شایدی ئەوەی بۆ داوین کە ئێمە وێڕای ئەوەی باوەڕدارین کەسێکی عاقڵ بووینە ئێمە بەچی بە بەڵگەی ئەوەی ئەگە تەماشای دوو بەڵگە بکەم دوو بەڵگەیەکی ئەم چۆرە بۆ 1999 لە ساڵی 1999 عەبدوڕەحمانی کەواکیبی کتێبێک دائنێ بە ناوی ئومڵقوڕە ئومڵقوڕە صفەتێکی مەکەیە باشە ئەڵێ جیهانی مسلمانان هەموو دواکەوتونە هۆکارەکەی ئەمە چیەوە دواکەوتون ئەو کتێبە باسی ئەواکە بە شێوازێکی ینی چۆن ئەڵێ بە شێوازێکی خەیاڵی لە هەر نەتەوەیە کەسێکی داناوە لای خۆی لە کتێبەکە عەرەبێکی هێناوە تورکێکی هێناوە فارسێکی هێناوە کوردێکی هێناوە ئەفغانێکی هێناوە بەم شێوازە بەربەریەکی هێناوە هەر کەسە خۆی دەورەکەی بەسەراتەوە زیێ کردوون یەکێ دەوری ئەوە یەکی ئەوە بۆ کوردەکە دەوری چی داوە بە کوردەکە دەوری عەقلی داوە مامۆستای ڕاضیات مامۆستایەکی بیرکاری ئەم ئاڵێ کوردەکەیە اینجا هەرچ بنەمە ئەف دەورەدا تاکێک یعنی دەزانێن کورد بە شێوازی بیرکردنەوەکەی وێڕای باوەڕداری عەقلی بەکاردێنێ زوو خۆش باوەڕ و نیازپاک نییە بەرامبەر بە هەموو کەس ئەمە یەکەم بەڵگەیە لەم ڕۆوەکەوە پێمان دەڵێ دێ ئەڵێ کاچی کورد لە کتێبەکەیە نوێنەری کوردان چی گوتی ئێمە بۆیە دواکەوتوین وەکو جیهانی ئیسلامی چونکە بەڵێ ڕاستە لە ڕووی مەسادیر و سەرچاوی ئاینی زۆرمان هەیە بەس لە ڕووی سەرچاوی عەقلی و علمی نیمانە ئەوە هۆکاری دواکەوت با بچم بۆ قسەیەکی تر ڕۆژنامەی پێشکەوتن لە 1920 ینی 100 ساڵ زیاتر لە ئێستا دەرچووە لە سلێمانی لەو کاتە هادی مەلا عەلی سائب قەرەداغی بابەتێکی تیان نووسیوە بابەتێکی تیان نووسیوە لە ژمارەی ساڵی 1922 لەو کاتەیە دوای 2 ساڵ لە دەرچوونەکەی نووسیوێتی ئەڵێ ئێمە بۆ دواکەوتوین ئەڵێ هۆکاری دواکەوتنی ئێمە ئەوەیە علم و دینمان پێچەوانە کردوێتەوە نەهاتوین دین و علم بکەینە تەکمیل دکەرمە علم ئەمەی قسەکەی زمانی خانی یعنی لەو کاتەوە تا ئێستا ئەویش هەروە ئەڵێتەوە ئەمەمە دوو
ئەڵێ وا ئێستا مەکتە بکرێتەوە بەڵێ. یەکسەر وتوانە مەکتب کوفرە و مەکتب نابێ بڕۆن و هەر بچنە مزگەوت ئەڵێ مشکلەی ترمانەوەیە بە زمانی ئەو ئەڵێ مەکتب و مەسجد بەڵێ. وەکو دوو نقطەی تەضاد سێرمان کردووە ئەمە بە کوردی ئێستا ینی چی هەفدش. ئەڵێ قوتابخانە و مزگەوتمان بەرامبەر بە یەکداناوە دش بە یەکتر ئەمە هەمووی بەڵگەیە لەسەرەوە حتا مەولانە خالیدی نەقشبەندی کاتی خۆی کە ئەچێتە بەغدا ئەبوو عەلی سوەیدی هەیە عالیمی بەغدایە ئەوش پێی دەڵێ بە مەولانە خالی دەڵێ ئێوە مشکلەیەکتانەیە ئەو پێی ناخۆشە بەڵێ. بۆچی ئەڵێ مشکلەوان چی ئەڵێ مشکلتانە بە ئێوە عەقڵ زۆر بەکاردێنن ئێوە ئەرستۆ و فەلسفە و مەنتیقە خوێنن ئەوش ئەبزانمانە ئێمە پێشتر وابووینە ئێستا بەعەکسەوە هاتووینەتە حاڵەتێک کە بە ناوی نیازپاکی بە ناوی خۆشباوەڕ بە ناوی دەوروبەر هەمی تشتێن جەنابێتە بە حەسکری وەکو نیازپاکی بیت یان خۆشباوەری بیتن واتەوە نە ساڵوخەتێکی گرێدای ڕوحا تاکی کورد بەڵێ ڕاستە. بەلکو تشتێکی دروستکردە بەڵێ. کار سەرهاتێکی دەرەوەیمە زۆر ڕاستە زۆر ڕاست دەستێتت خۆشمام سەبرس ئەم بینە سەروی چەندێ ئەرێ چەوە و بچە میکانیزمێک دێکارین خولدیاردا نیەت پاقژیە ڕزگار بکەین بەڵێ ئێمە کە تەماشای ینی نمونە زۆرە نمونە بەڵێ. زۆرە بۆ ئەوەی کە نمونە بێنینەوە بۆ مەسلەی بەکارهێنانی عقل لە ژیانی ڕۆژانەماندا ینی چۆن ینی خەڵکێک دێ بە دیکۆرێک بە وەزعێک بە شێوازێک وانە خۆی پیشانەداوە نمایش کرد شێوازێکی جوان بزەبێت لە ئابووری ئاڵێ من بازرگانێکی گەورم لە ئاینا خۆیەکە بە شێخێک و شێخ نییە خۆیەکە بە سەید و سەید نییە ئەمە پێویستە تاقی بکرێتەوە ئێمە گە بڕوانینە مەسەلەن مامۆستا هەژاری موکریانی لە چێشتی مجێور نمونەیەک بابێنمەوە ینی نمونەیەک هێنێتەوە ئەڵێ کاتی خۆی کە لە گەڕانەکەمان گەشتمە سووریا ینی ئەڵێ ئێستا پێڵیم ئێمە ڕۆژاوای کوردستان ئەڵێ لە قامیشلۆ یەکێک هاتبوو لە باکوورەوە ئەوت من سەیدم ئەی چی ئەەکەیتەوە ئەوت من ئەزانم ئەو قەبرە قاوەنی ئەو مردووی لەو قەبرێ لە جەهەنەمە یا ئەزانم ئەوە لە بەهەشتە چۆن ئەزانی ئەوچۆ سەر قەبرەکە تۆزێک ئەوەستا ئەیگوت ئەمە وەڵا لە دۆزەخە خێری بۆ بکەن پارەی بۆ بکەن پارەیەک بەویش بدەن ئەچوە سەر ئەوە ئەوت خێری باشی بۆ بکەن و بەردەوام بن و ئەمە لە بەهەشتە ئەمە قەڵک بڕای پێکرد بەڵام تۆ بینی پیاوێکی نەخوێندەوار ناوی عەبدۆک بووە جۆ درێژێکی هەبووە خەڵکی شتی خەڵکی گواستوتەوە ڕای بەمە نەکردو توتی چۆنە بێوابێ ڕۆژێک لە ڕێگا ئەیبینێ ئەمە قسەی مامۆستا هەژارە لەوێ خۆی دیوێتی ئەڵێ عەبدۆ کە جۆ درێژەکەی هەیە و سێ باری لەسەر داناوە ئەو پیاوە ئەبینێ کە بەخۆی ئەڵێ سەید ئەڵێ وەرە سەرکەوە ئەڵێ نابێ خۆ باری لەسەر و گونا حاڵە قەینا بەرەکەتە تۆ سەرکەوە کە سەرەکەوێ ئەڵێ وەرە گرەوێ بکەین ئەڵێ گرە و حرامە ئەڵێ قەینا پرسیارێک لێکم عەبدۆک بەو پیاواڵێک کە خۆی کرۆ ئەڵێ پرسیارەکە چییە؟ ئەڵێ ئەوەی لەسەری دانیشتوی چییە؟ ئەڵێ گەنمەشامی ئەڵێ ئەڵێ قەینا فرسەتێکی تریش ئەڵێ هەرزنە ئەڵێ نەخێر ئەوش نییە جارێکی تر ئەڵێ جۆیە ئەویش نییە داگرێتە خوارەوە لێدا کە لێدا و لەوێ ئەکەوێ و دوای خەبەرە بنەوە بۆ پیاوێک کە خەڵکی ئەو ناوچێ پیاوێکی دانای ئەو ناوچێ ناوی جەمیل حاجۆیە ئەڵێ جەمیل عەبدۆک هێنێڵە ئەو ئیشی توێ ئەڵێ چۆن نەزانی ئیشی منە ئەڵێ پارەی لێ نەدزراوە بەس لێ ئەنداوە و کەوتووەوە توی باشە بۆ لێ کرد ئەڵێ لەبەر ئەوە وام لێ کرد ئەو ئەچێتە سەر قبرێک ئەوەستێ 2 مەتر لە ژێر ئەرزا ئەو مردووە مردووە بەڵام لە ژێری خۆیدا نازانێت چی هەیە ئەڵێ گەنمە شامی ئەڵێ جۆ ئەڵێ هەرزن ئەمانە کەی لە کوردستانی ڕۆژئاوایە شتیوامان هەر نەچاندۆ بۆ نمونە جەمە بەستم ئەم نمونانە فێرمانەکە کە ئێمە باپیرانمان ئاوا عاقڵ بوونە خەڵکیان تاقی کردوت بەوسا گەرم تەماشای ناوچە خوب بکەین وەکو ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەندێک کەس هەبووینە کە گوتی ڕۆژهەڵات ناس ئەوێت هاتین دیڕاست لەسەر کەتوارێ مەکریە ئەوەن چاوە بەحس ملەتی کورد کردە غەدرێکی گەوریان لە ئێمە کردووە دوو دێر مەسەلەن جارێک گوتوانە کورد ئازایە ئەم کورد ئازایە لەو زەمانەوە هەتا گاتە ئەم ترامپە ئەڵێ کورد جنگاوەرێکی ئازای ئەقە جنگاوەرێکی ئازایە قەینا ئەی باشە پاداشتێکمان ئەی ینی چیمان قازانج کرد لەو ئازایەتیە یعنی ئازایەتیەکەین شەڕی داعشەکەین و داعش لە ناوە بین و دوای ئەوە مەسەلەن چیمان بۆ ئەکەن لە پای ئەو چاکەیەوانە خۆ چەندین شەڕی ترمان کردووە لە ڕابردوودا کورد ئازایە ئەم سیفەتیان پێگوتوین ئەڵێن کورد دڵپاکە ئەو دڵپاچێمانە کە ئەو نیازپاچیە بووە لە بەرامبەر ئەوەیە هیچیان بۆ نەکردوین یا ئەڵێن کورد میوان دۆستە بەڵێ کورد میوان دۆستە و خەڵک دێتە ئێرە دینارێکی لە جرفانە نییە هەموو شەوێ لە ماڵێکە میوانە و ئەچێتە مەطعەم و لەو کاتەوە تا ئێستاش وانە بەڵام دوای کە ئەڕوا دوو قسەی خێرمان بۆ ناکە دوای ئەڕوا گاڵتەمان پێکە دوای ئەڕوا پێشمانەڵێ کورد ئەوانە نازانم ئەوانە چاوێکی دگەینیت مامۆستا و ئەف چەمکن جەنابێت ئاماژە پێدای کە نیاز پاکە و دڵ پاکە و میوان دۆستە ئەت فەرهەنگەوەندا ئەوە جوورێکی
نەزانینی و خەشیمات ئەوە زۆر گرنگ ئەو قسەیە زۆر وردە ڕاستەکەی زۆر ڕاستە تەواوە ینی مەسئلەی کەلتور ئەمەی ئێمە بە چاکەمان زانیوە کاتێک کە زیادە ڕەویتیا ئەەکەی هەموو شتێک یعنی ئەبێتەوە پێچەوانەکەی جا لەبەرەوەی مەسەلەن تۆ ئەبینی ئەم سێ قسەیە زۆر باوە ئێستا هەتا ئۆکۆگەیتە هەموو قنسڵ خانەکانی هەرێمی کوردستان ئەوانی کە لێرن هەموو ئەڵێن کورد میوان دۆستە هەمووی ئەڵێن کە ئەڕوانەوە هەمووی ڕەنگە بگرێن ئەچکازان ژیانێکی خۆش لێرە ژیاوە وانە لە شوێنی تر لە وڵاتتر ئەوە نییە یا بەمانایەکی تر جاری وای هەمویان ئەڵێن ئێستا کاڕۆیتەوە چیت لێ گۆڕاوەڵێ وڵا وەزنم زیادی کردووە ئەوانیان خواردن داوەتی ئەمە بەستم چییە بەڵام لە لایەکی ترەوە لە نیکیتینەوە لە ڕووسی هەتا گەینە جۆناتان ڕاندڵ کە لە نەوەتەکان شتی لە سەرمان نووسیوە هەر هەمووی هەندێک حتا کتابیان لە سەرمانی هەندێک ئەڵێن ئەمانە شێتان پەرستن هەندێک ئەڵێن ئەمانە ئەبنا ئەلجن ئەمانە نەوەی جنن باش نییە پێمان مارک سایکس ئەو سایکس پیکۆیس ئەو جۆرج پیکۆتی فەڕەنسی و مارک سایکسی بەریتانی ئەم دوانە ئەم ناوچەیان وێران کرد و ئێمەشیان وێران کرد لەگەڵ خۆیانە ئەم کوردستانیان دابش کرد و ئەم ناوچەیان دابش کرد ئەو مارک سایکسە لە نووسینێکیدا دەربارەی هۆزە کوردەکان ئەڵێ یەک چاکەیەک نادۆزمەوە کورد هەیبێ سێری ئەم بێویژدانیە اینجا بینیەوە بەریتانیا هەتاوەکو ئێستا لە هەندێک شوێنە ئەڵێ کورد ڕەگەز پەرستە ئەوەی ئەستەم پێچەوانەکەی ڕاستە ئەڵێ کورد قەت مەدەنیەتی نیە بۆ کورد هەروە هۆزێک بوونەوە دژی یەک و شەڕیان کردووە لەگەڵێکە لەبەر ئەواڵێ کورد نەتەوە نین ئێستش تا ئەم ساتە بە ئێماڵێن خەڵکی کوردستان یا خەڵک یان دانیشتوان یان سوکان ئەگەلێ هەتا لە بڕیاری 680 پێمانە لە دانیشتوانی ئەم ناوچەیە لەبەر ئەوە کە ئەڵێ ئەمانە نەبوونەتە نەتەوە هێشتا ئەڵێن شایانی دەوڵەتیش نین ینی غەدرێکی گەورەمان لێکراوە ئەبێ ئاگدار کەواتە مامۆستا وەختان بەحسا مژارێکی بکەین کە وەکو کریزێکی تەماشا بکەین دەبیتن ئەم بەحسا ڕێکارن چارەسەریە وێژی بکەین ئەرێ دیتە جەنابێتە چ جوورە ڕێکارێک هەیە و ئەم بگرینە بەر خودچاوێن کەسانین بیانیدا وی ڕەنگەی نەدەینە دیارکردن و هەمان دەمدا کەسانی نیاز پاکیژیش نەبین و زەڕەر بمە بزەفریتن ڕاستە کەواتە بە پلەی یەکەم ئەوەی گوتمان مادەم ئێمە کوردین ئەبێ وێنەکەی خۆمان وێنە جوانەکەی خۆمان و باپیرانی خۆمان و ئەو وێنانە بێنینەوە ئێمە لەبەر چاومان بێ وەکو پێشەنگێک تەماشایکەین بەمانەیەکەم جۆرش لایمە یا ڕوون ڕاستە ینی ئێمە بەڕاستی لە کوردەواریە تۆ ببینە هەموو ماڵێکی کورد وشەکە زۆر قورسەکە ئەڵێم هەموو بڵێ زۆرینە بڵێ زۆرینەی ماڵی کورد جوانترین ژووری کامەیە ژووری میوان لە کاتێکە ڕەنگە لە ساڵێکە 2 میوانی ژنەیە جوانترین بایەخدانی کورد بە واجیهە و بە پێشەوەی خانۆکەیەتی کەچی هەموو ئەوروپیەک باشترین ژوور و خۆشترین ژوونی جن دانیشتەکانی خۆیانە ئەگەر لێە کەواتە ئەو قسەیە پێمانەڵێ ئێمە لە ڕووی میوانداری و لە ڕووی ئەو بابەتانەوە ینی ئەوەندەی خەمی خەڵکمانە خەمی خۆم من نامێ بڵێ ئێمە لە چاوی خەڵکات چۆن بین جارێ لە چاوی خۆمانە ئێستا گەشتونەتە نەوەیەک یعنی کورد حاشا لە کوردبوونی خۆیەکە ئەو کارەساتێکی زۆر گەورەیە لەبەرچی لەبەرەوەی کە هەڵسو کەوتی ئێمە ومانان و خەڵک ئەبینێ پێی ناخۆشە لەبەرەوە بە پلەی یەکەم پێویستە ئێمە خۆمان ڕفتارمان چاکەین چونکە ڕفتارەکانمان نیشانەی ئەوەیە ڕفتاری ڕۆژانەی ژیانی زۆر ڕاستە ئەنجا بینەوە ئەو وێنە و وێناکردن ئێمە وێنەیەکمان هەیە کە کوردین بەڵام چۆن وێناکراوین چۆنە تۆ بینی تۆ کەسێکی جوانی ڕێکوپێکی کەسێک وێنەی تۆ ئەگرێ وێنەکە دەستکاریەکە ئەو کاتە ئەو وێنەیە تۆ نیت کەەوە وێنایە تەسەورە ئەڵێن سوورە و تەسەور بە عەرەبی بە کوردی ئەڵێن وێنە وێنە ئێمە وێنەیەکی جوانمان هەیە بەس دوژمنەکانمان ئەوانی کە دێن ئەی شێوێنن ئەنجا دوو شتێ زۆر ئاگاداری من لەم سەردەمە ئەم هەموو سەرچاوەی کە لە سەرمان نووسراوەتەوە نابێ بە نیازپاکی و بە خۆشباوەڕی بڕوا بەو هەموو سەرچاوە ڕۆژەڵات ناسە بکەین کە لەسەر ئێمەیان نووسیوە یەک کەسێکیان بینی و هەڵوێستێکی جوان نەبووڵێن کورد ئاوایە یەک شێخێکیان بینی و هەڵوێستێکی بۆڵێن شێخانی کورد خراپە یەک هەڵوێستێکان بینیەوە لە باوەڕدارێکی کورد ئەڵێن هەمویان خراپن ئەمە بەڕاستی پێویست بەوە ئەکا بە شێوازێکی ور تەماشایکەین هەتا گومانیشمان هەبێ لە هەندێک لەو سەرچاوانە کە ڕاست نەبن اینجا ئێستا کە سەردەمی ئەی ئایا بێ زۆر ئاگداربین جا ئەو ڕۆژەڵات ناسانە چونکە کاتی خۆی بێن بۆ پێش بگەڕێمەوە تۆزێ بە چ نیەتێک هاتوون چۆن هاتوون بەلای کەمەوە ینی چوار ئامانجیان هەبووە هەندێکیان بە هۆکارێک هاتوون کە هۆکاری ئابووری بووە ئەم ناوچەیە ببینن چی تێدایە و لە داهاتوودا چۆن داگیری بکە هەندێکیان بە هۆکاری چۆن دەڵێ سیاسی هاتوون تا ئێمە شی بکەنەوە بزانن چۆن مامەڵەمان لەگەڵا بکەن هەنێک بە هۆکاری ئاینی هاتوونە بۆ بڵاوکردنەوەی ئاینی خۆیان هەنێک بە هۆکاری زانستی بۆ بردنەوەی ئەو سەرچاوە زانستیانی کە لێرە هەیە و سوودی لێوەربگرن اینجا ئێستا سەردەمی ئای و زیرەکی دەستکردە دەبێت چەندێکی تر دوژمنانی کورد ناحەزانی کورد
دەبێ بە ئای چەندێک گرفتمان بۆ دروستکەن و کوردیش بە خۆش باوەڕی و بە نیازپاچی بڕوای پێ بکە کارەساتی گەورەمان یعنی بوو بێ قۆناغانویژی دەویت ئەم زورد ئاگاهداری بێ چەندی ڕاست دەستێتت خۆشمامۆستای بەڕێز بەلێ بینەرێن هێژا ئەم ڤی ئاوای دینە دومایاڤێ حەلەقێ و هیڤیاماوەش خدای مەزن و نیاز پاقژیامە نەبیتە سەدەمەک و ئەم دەستکەفتی و هەلکەفتان ئانکو ئەف تشتێتکەوەکو دەستکەفتێک ئەم تەماشە بکەین ئەش دەست نەدەین و ئەم دەخوازش خدای مەزن بکەین و خدای مەزن ملەتی کورد کوردستانامە تەڤایە مرۆڤاتیە بپارێزیتن ژێر چاودێریە خدای مەزن بین پاڕاستی